بسم الله الرحمن الرحيم. أمرو دموي نمامك بنيجم ببوني روجي جهاني جينجوا دیارە لە ئیسلامدا زۆر گرنگی دراوە بە پاراستنی ژینگە و پاکڕاگرتنی. خوای پەروەردگار دەفەرمێ وەلا توفسیدوا فی الأرض بعد إصلاحها، دوای ئەوەی خوا سەرزەمینی چاک دروست کردووە پڕی کردووە لە خێر و نیعمەت و چاکە تێکی مەدەن. پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ إذا قامت القيامة وفي يد أحدكم فسيلة فليزرعها قبل أن تقوم. ئەگەر قیامەت هات و یەکێکتان نەمامێکی پێ بوو با نامامەکە بچێنێ بەرەوەی قیامەت هەڵسێ. جا من لەسەر داوای بەڕێز کاک قوبات تاڵەبانیش کە داوای کرد بوو نەمامێک بچێنم، ئەوە خوا پشتیوان بین نەمامێکی باش لێرە دەچێنین کە ئێمەش وەکو گوتراوە نەمامێک بنێژێ و شارێک سەوزتر کە وا دەکەین خوا پشتیوان بین. جا من ئەوە نەمامی خۆمان ناشت، ئەو نەمەمان ناشت ئینشاءڵڵا بەرەکەتدار دەبێ و ئەویش بەشێک دەبێت لە سەوزکردنی ئەم شینگە و دەوروبەرە. و داواش دەکەم لە هەردوو برایی زێدە بەڕێز و خۆشەویست مامۆستا هادی عەلی، ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی، و برای بەڕێزم کاک دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی پێشوو کوردستان، ئەوانیش سەر و نەمان بنێژن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاه.